هي بحلقة رازية بيك حلقة هاوسر جيريان كردو بحسب ظروف خويان وضعي مادي زير بيستويك هر وقتك لحمو زير كان يتر مرغوب ترى لهولي استا اواني كزور تد زيريان داواتك استا زور كم بويتو بلين 20 مسقال 30 مسقال بيوزبا استا ب 20 بازي رازية بنراني بايتەخت میدیا لە هەر شوێکان سڵاوتان لێ بێت نرخی زێر کەمێک نزم بووەتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی نرخەکەی بەردەوامە لە ناجێگیری هیچ کاتێک لە شوێنێک ناوەستێت ئەمەش زۆرێک لە قەلەقی لای هاوڵاتیان دروست کردووە من بۆ ئەمە بەستە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کاک حەسەن ئەندامی سندیکای زێڕینگران بکەم دەمەوێت دوایین گۆڕانکاریەکانی نرخی زێر لە زاری خۆیەوە ببیستین کاک حەسەن سڵاوت لێ بێ سپاس بۆم دەرفەتە پێم بڵێ زێر ئێستا بە چەندە نرخەکەی استا حاليا زير ب 820,000 دیناریە ئەمە بۆ عیار 21 ئەی جۆرەکانی دیکە جۆرەکانی کە بە جۆرەی زۆری یعنی هەر عیار و نوع سعرەکی هەیە عیار 24 بە جۆرەی سعری ئەمڕۆیە سعری قالب یعنی 24 بە مسقال نییە دەتوانین ئللا لە تەلەفۆن چکە ڕۆژانە گۆڕانکاری بەسەر دێتن بۆیە یعنی سعری هیچ کاتێک ساوت نییە ئەمەش لێرە چکە بەس 21 تەڵەبی زۆری لەسرە دائما ئاگامان لە زێری عیار 21 هەولێر هەموو کاتێک عیار 21 بەکاردێنین زێری 21 هەر وەختێک لە هەموو زێرەکانی تر مەرغوبترە لە هەولێر بۆ بابەتەکان ئەو بابەتانە کە لە هەولێر دروست کراوە هەمووی 21 هەژدە و 22 24 ئەوانە زۆر کەمە گەیشتە 900,000 بەڵام گەڕاوە یەک ڕۆژ گەیشتە 900,000 بەڵام پێنج شەممە 850,000 دینار بزێر هۆکاری بەرسی و نسمی ئەوانە سیاسەتی دووەلیە یعنی وەزعی اقتصادی دووەلی تێکە چی و چا دەبێتەوە گەمەکردنەکەی زێڕەکەی لەسەروەیدا نییە لەسەر عێراق و هەولێردا نییە ئەوە ئەوروپیان دووەلیەن ئەو زێرە گۆڕانکاری بەسەر دێتن نەخێر کەس ناتوانێت پێشبینی زێڕی بداتن نیاین بلێ بەرز دەبێتەوە ئەخباریش بە جۆرەی ڕۆژ هەیە بەرز دەبێتەوە ڕۆژەیە دادەبەزێتن کەس ناتوانێت ئەو لێدوانەی بداتن وەڵڵە هەردووکەنە هەنە زێر پارەی ئاردی دەکاتە زێر هەیە نازێرەکەی دەفرۆشی دەلێ عقارات بکڕم باشترە هەر ئینسان و ڕەیەکی خۆی هەیە هەر کەسە بە جۆرەی خۆی کڕینیش هەیە فرۆشتنیش هەیە لە لایمە ڕاوە نەستاوە زێر هەر کاتێک دەفرۆشێ و دەکڕێت تا ئێستا ئەوانەی کە زۆر پێشتر زۆرتر زێریان داوا دەکرد ئێستا زۆر کەم بوویتەوە یعنی مەسەن ئەگەر بلێن 20 مسقال 30 مسقال بیوزبە ئێستا بە 25 رازیە یعنی بە کەم بوویتەوە نسبەکەی زۆر کەم بوویتەوە زۆریش هەیە یعنی ئینسانی تێگەیشت و باشن و یعنی بە لەسە پێک هاتنەکەی خۆیان دەبینێتەوە هەیە بە حلقە رازیە بە یەک حلقە هاوسەر جیریان کردو بە حەسەب ظروفی خۆیان بە وەزعی مادی باش زۆر سپاس دەکەم سەرچاوە بەخێرێ سەرچاوە بینەرانی پایتەخت میدیاوەی کاتجۆبیستی بوون دوایین گۆڕانکاریەکان بوو لە نرخی زێر و بازاڕی زێڕینگرانی شاری هەولێر سەبارەت بە ناجێگیری بەردەوامی نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەهۆی چەندین پرسی سیاسی جیاواز